سڵاتان لەبێ ئەم کاتتان باش دیارە لە شاری سلێمانی هێشتا سەرەگرتن بۆ بنزینی حکومی وەک دەوترێ بنزین ئەو بنزینەی کە لەلایەن حکوومەتی عێراقەوە دابین دەکرێت هێشتا سەرەگرتن بەردەوامی هەیە هاوڵاتیان بە ماوەیەکی زۆر شۆفێران بە ماوەیەکی زۆر لەسەرەیە ئەوەستن بۆ ئەوەی بڕێک لەو بنزینیان دەستکەوێت دیارە ئەم بنزینە هەموو ڕۆژێک نییە واتە لە هەموو وێزگەکانیشا دابەش ناکرێت لە چەند وێزگەیەکا دابەشەکرێت بۆیە هاوڵاتیان شۆفێران بۆ کاتێکی زۆر بۆ ماوەیەکی زۆر دەوەستن بۆ ئەوەی بڕێک لەو بنزینیان دەست بکەوێت لە ئێستا لە یەکێک لە وێزگەکانی دابشکردنی بنزینین لەم وێزگەیە ژمارەیەک لە شۆفێران هاتوون بۆ ئەوەی سەرایان کردووە بۆ ئەوەی ئەو بنزینیان دەست بکەوێت من ئەمەوێ بڕۆمە لای خۆیان بزانم چەندێک بە بڕی بە چەندێک ئەم بنزینە تێەکەن و بە چەندێک کات وەستاون بۆ ئەوەی ئەم بنزینیان دەستکەوێت خاتون سڵاو و لێبێ ڕاستەخۆ لەگەڵتم پێم چەندێک ساعاتە بێ 2 ساعت وەستاوین لەبەر سەری بنزینەی بۆ کام بنزین وەستاون لێرە چی بنزینێدا بەش 600 بنزینی عێراقیە وڵای هەفتەی جارێک من دێمەیتر جاروای لێرێ جاروای لەوەی دۆڵەڕ و تەوزیعکرێت ئەوەیە چەندێکە گرفتی بنزین ئاها بەردەوامی هەیە دەمێکە زۆر ئیتر هەموو شتێک قەیرانە نازانم بنزین و غاز و نەوت و کارەبا و ئەم بەفرەش ماشەڵڵا وا بەردەوامە باشە باسی نەوت و غازت کرد ئەبینین ئێستا لە چەند وێزگەیەکی تر من ڕۆشتم سەردانم کرد خەڵکێک زۆر وەستاوە بۆ نەوت بۆ غاز بۆ ئەوانە دەستێکی تۆ خانمی ماڵەوەی دیارە هەموو معاناتانە ئەزانی بەڵێ بۆ غازیش بڕوا بکە 2 هەفتەیە کابرا معمیلی خۆمانە 2 هەفتە لامدانەوە تا سەرم بەرکەوتووە بۆ غازەکەش بامان شێو ئەم بنزینەش ئێستا کە 2 ساعت وەستاوم ئەو پیاوانەیە یارمەتیان ناوینە گەرنا خۆسەری ئافرەتەوە نییە بڵێ بەجیابێ و یەکسەر بێسەرە و بەرکەوێ تێگی ئێستا چوومەتەوە سەر 2 ساعت وەستاوم ئێستا ئەنجاوە ئێستا نازەم ساعت چەندێ 12 و شتێک دەستان خۆش بێ خۆش بێ زۆر سپاس دیارە وەکۆ خانمە ئاماژەی پێکرد بنزینی 690 واتە بنزینی حکومی حکوومەتی عێراق ئێستا لە بنزینخانەیەدا دابەش دەکرێت شۆفێران بۆ ماوەیەکی زۆر لە بەیانێکی زۆر وەستاون بۆ ئەوەی بڕێک لەو بنزینیان دەست بکەوێت بە هەمان شێوە هاوڵاتیان لە پارێزگای سلێمانی تەنها بۆ بنزین نییە لە سەردا دەوەستن بۆ غاز بۆ دەستکەوتنی بتڵێک غاز دیارە دەبێت چەند ڕۆژێک سرە بگرن چاوەڕوان بن لە غازی تەنانەت بازرگانیش بە ئەستەم دەتوانرێت غازت یاخود بتڵێک غازت دەستکەوێت بە هەمان شێوە بۆ نەوتیش وایە کە بە ئەستەم هاوڵاتیان دەتوانن نەوتیان دەست بکەوێت ئەمە جگەلەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە لەم وەرزەدا بۆ هەموو ماڵەکان سوتەمەنی پێویست دابین دەکرێت بە دیاریکراوی نەوت و غاز و ئەوانە لە کاتێکدا پارێزگای سلێمانی ئاماژەی بۆ کردووە کە کێشەی سوتەمەنی بە دیاریکراوی نەوت و غاز لە سلێمانی دابوونینێ بەڵام لە وێنەکاندا دەیبینن گرفتی نەوت غاز بنزین سوتەمەنی هەموو ئەمانە تاوەکو ئێستا گرفتی سەرەکی هاوڵاتیان شۆفێران بوونی هەیە وەکو دەبینن شۆفێران وەک ئاماژەم پێکرد ماوەیەکی زۆر دەوەستن بۆ ئەوەی بنزینیان بەرکەوێت حاڵێکیان سڵاو لێبێ ڕاستەخۆ لەگەڵتم پێم بڵێ چەندێکە وەستاوی ئەو بنزینە پێکرد لا 1 ساعت وەستاوم ئەمە چی بنزینێکە بنزین نۆرماڵە 690 بەڵێ حکومێکە 690 چەندێکە بنزین نەهاتووە لەم بنزینە دۆر نەکردووە والله تقريبا هەفتەیەکە بێ دەبێت سەرە بگری سەرش بگری بەرد ناکەوێت 2 ساعات 2 ساعات 3 ساعات خود جاری وای هاتو بەر نەکەوتۆ گەڕامەوەنی بنزین نەبووە ئێوە شۆفێری تەکسین تا چەند گرانبوونی نرخی بنزین گرفتی بۆ ئێوە دروست کردووە والله گرفتی بۆ هەموو خەڵک دروست کردووە کابرای تەکسی زیادە لە خەڵک ئەستێنێ بەپێی بنزینەکەی بنزینەکە هەزارێک کەمتێک ئەستێنێ کێشەکە ئەمەیە وەدا قورسایەکە لەسەر هاوڵاتیە بەڵێ هەموو لەسەر هاوڵاتیە هەموو شتێک بۆ نەوت و هەموو شتێک لەسەر هاوڵاتیە کێشەی نەوت و غازی شەربوونی حربوونی ئێستا زبانەوە سەری غازیش ماگەدۆ غازی نهاتوە ئەوە هەموو مزمار هەیە لە ڕێستان هەیە بە قوڵانە دەسەڵ سەرما سۆڵە تا چەند پێویستە لەم کاتەیە
سوتامنی بۆ هاوڵاتی دابین بکەچی هاوڵاتی لە زەحمەتە یابی بەڵێ ئەرە وەڵا زۆر زۆریش دەستان خۆش بێ خۆش بێ دیارە ئەوە بەنزینی تێکرد و دوای هەفتەیەک ئەوە بڕاتەوە سەر کار و کاسبی خۆی وەک ئاماژەم پێکرد بنزینی حکومی ئەسا لە بەنزینخانەدا بەشەکرێت هاوڵاتیان و شۆفێران ئاماژە بەوە دەکەن زیاتر لە هەفتەیەکە ئەم بنزینە نەگەشتووە دەستی ئەوان بنزینیان پڕ نەکردووە ئەم بنزینە دەتوانین بڕێن سعرەکەی کەمترە لە بەراورد بەو بنزینە بازرگانەی کە ئێستا هەیە ئەمە بە 690 ڕەنگە بنزینەکانی دیکە لیتری نزیک 1000 دینار بێ کە ئەمە قورساییەکی دیکە یاخود بارگرانێکی دیکە بۆ شۆفێران بۆ هاوڵاتیان دروست دەکات بۆیە بەناچاری بۆ ئەوەی بڕێکی کەم پارە لە گیرفانیان بدەنە بنزین بەناچاری ئاهال سرێکی زۆر دەگرن بۆ ماوەی چەندین کاتژمێر لە سەردا داوەستن بۆ ئەوەی بڕێک بنزینیان دەست بکەوێت تاوەکو ئەگەرچی وەرزی سەرما و سۆڵشە لەم کاتەدا بەڵام بۆ دابینکردنی یاخود بۆ دەستکەوتنی بڕێک بنزین شۆفێران بۆ ماوەیەکی زۆر سرە دەگرن